سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵین لە عەڵقەیەکی تکەی بەرنامەکەتان بەرنامەی ئاوایی هاتنەوە خزمەتتان. خۆشەویستان بەرنامەی ئەو جارە ڕوومان کردوتە گوندێک کە دەتوانم برم هەم گوندە هەم شارە، گوندێک لە لێواری شار، ئەویش گوندی مامچۆغانە، گوندێکە خاوەن سروشتێکی زۆر جوانە بە حوکمیەوەی گوندەکە شێوەی هەوراز و نشێوی هەیە، دیمەنی زۆر جوان لێیە. ئەمڕۆ میوانین لە گوندی مامچۆغان، بەو هیوایم تەواوی بەرنامەکە بەدڵی هەموو لایەکتان بێ. بەردەوەی دەست پێ بکەین، دەمەوێت چاوتان لەسەر بەرنامەکەی بیتن هەروەکو هەموو جاران کە قەرارماندایە لە هەر بەرنمەیەک پرسیارێکی فۆلکلۆری یان کەلوپەلێکی فۆلکلۆری نمایشکەین. ئێوە دەتوانن لە ڕێگەی کۆمنت وەڵام بدەنەوە، خاوەنی کۆمنت دەبێتە خاوەنی خەڵات. ئەمڕۆ لە گوندی مامچۆغانە. چیتە؟ ئەمن مەڕم هەیە، بزنم هەیە، چێرم هەیە، فەلاعەتیش گەنمم هەیە، بیستانیە چینین شکاورە گوتنی چ لە دنیا هەبێ میشەیت. گوندەکەتان سروشتێکی جوانی هەیە، هەرچەندە ئەمن بابرن زۆر بابرن قدرت بە تەشیدا تێپەڕیمە، بەڵام وەکو هاتنە ناو گوندیەوە یەکەم جارە بێمە ئێرە. لێرە زیاتر کودرێت چ بەخێو دەکەن بزن لێرە مەڕ و بزن مەڕ بزن بەێ بەس دەبین ئەتۆ لێرە بزن زیاتر هەیە، ئەخەوە لۆ کوشتنەوەیە. لێرە ئەمن لە دەستپێشی بەرنامەکەش باسم کرد، لێرەوە بزانم هەم دەکر و دەفرۆش و هەم ڕاش دەگرین. ئەوە ڕۆژانە مەسەلە خەرک لە هەولێرێ دێ مەسەلاەوەی بزنی دەوێ بزنی دەوێ، ئەوەی جیسچی دەوێ جیسچی لۆ دەکوژینەوە، ئەوی گۆرچی بوێ گۆرچی لۆ دەکوژینەوە ڕۆژانە یعنی بە بەردەوام، یعنی لێرەوێ وەزا مەسەلە بەرەبەری قوربانیە ئەوجا هەیە لۆ گۆرچی دێ، هەیە لۆ شەچی دێ، هەیە لۆ بزنی دێ، وەڵعاسر هەوچی ئەوان بێ ئەمەش لێرە ئەمە کردینە دەستخۆشی لێ دەکەین. بەێ هەمووکو تەلەڤیزۆن هەمووکو بەرنامەی ئاوایی کە ئەمە میوان جەنابتون دەستخۆش لێ دەکەین کە ئێحتیمام بە کودرێ ئێحتیمام بە بەروبوومی خۆمال دەدێت، چکۆمە هەمیشە گلەیەکمان هەیە ئەمە وەکو هاوڵاتی دەرێن کاکە ئەمە لە کوردستان هیچمان نییە و بەروبوومی ناو خۆیمان نیە، بەڵام ماشەڵات و ئەلێرە کودرێ ئەو هەنجەتە نێشتە بەروبوومی خۆماڵیت هەیە. بە خودای ئێستا لە گوندان کابرا ئەگە لە گوندی مەڕی نەبی بزنی نەبی چێری نەبی لە خۆی بیستۆ شاری باش گوند یعنی بۆی خۆشە حتا مریشکت هەبی لۆ هێلکەی ئەوە قازت هەبی لۆ فەرخەی قسەشی خۆش لە بۆ ببینن. برادەرەکەم ماری مامی لە گوندی بوو، دەیگوتم مامە دێم سەران دەستان پێ نایە، گوتی وڵی تەبقی دەستی هێلکەش دەی خۆت بین. دەگوتم باشە ئەنگۆ لە گوندینە ئەمن بێم بدەنە من هێلکەیان یان ئەم لوتان بینم. ئەجە ڕازەکەی گوند دۆشتانەوە جوانە. گوند ئەگە هەموو شتەچی نەبی بەڕاستی هەچی لە شاری بکڕی بخوای بستو لە خۆی لە شاری دابنیشی باشترە نەک بێ لە گوندی بەس عیوانی گۆشت یان ماست و پەنیر و ئۆشتانش ماستی برین عیوانی گۆشتمان هەیە، عیوانی برێن سەر عیشمانەیە لۆ شیر و مەیرە و پەنیر و ئەو شتانە لۆ ئەوش هەر خەرک لە هەولێرێ دێ هەمووی مشتری خۆمان هەیە. تەلەفۆنەکەن مەسەلا ماسمان دەوێ مەیرەمان دەوێ ئەو شتانە هەرچی ئەوان داوا بکەن ئەمە لێرە لۆیان دابینەکەی بێرێ دەکەن بەێ ئەدیکا کەرستەی بێرم نەدیت ئەو تەلەو دیوی بێر بەردەبێر سەر بێر پێش ئەوەی ئەتو بێ ئەمن خەریکی سەر بێرێ بووم بریا زووتر هاتبای ئەو ناوانەی گوتم تاوا بۆینە بێر و بەردەبێر سەر بێر بێر بێرکردنەکەیە بەردەبێر ئەو ئەو بەردێکە لەسەر دادەنیشن بێری ئەوەیە کە ئەوانەکە دەدۆشی ئێستا ئاسان کار بۆ ئێستا کابرا سەربێری ئەوانەکە دەگری بلۆکەشی لە بنە خۆی دانێ و شەکە ئاسان بووە ئەوە ماحمەد ئەلێرە بابرن بەس حیوان تێوە یان چێروشت شتنە چێریشمیە چێرشت لێ وە بزان بزنەکان کاتی بەڕێکردنیان لێ بەخوای ئەوانە دانی سبەینان بزن ڕێک بە زەحمەت دەلەوەڕێ هەر غارە داتن مەرفەقیرە ئەوکردنی مەڕی ئاسانترە ئەرێ وەڵڵا بەروبوومی مەڕی بەس لە بە شیرەکەی ئەگەر بزنەکە شیری زیاترە مەڕەکە وەڵعاسرەگەر بەرخکەت لێ فرۆش یان بڕیتەوە شیرەکە هیچکە کاتە بزنوە نییە لە مەڕی دەرێن ئەوە سەرڕەشە ئەوە قولێ ئەوە کەوی سارە ئەوە ئێستا تەماشەکە ئێستا ئەو بزنە ئەوە سۆرە ئەو برێن سۆرە
ئەوە گۆردی کاسۆرە ئەوە گۆردی کار سۆری پێدرن ئەوە بەلە کاسپیە ئەوە ئەوە کوورە ئەها ئەوە گۆردی مسا زا هەیە هۆرەمانە هەیە قۆچی مەسەلا ئەوە هەر بەناوعک خوای گەورن دروستی کردێ و نەخشەی جوانی لۆدانەیە و زۆر جار لە سەعمەڕمان جێل دەبی محمەد دەرێ ئەو حیوانە قڕنەی پێونووسە یان گەنی پێونووسە قڕنە و گەنە چێ نەخۆشییان قڕنا زانی کووە قڕناشتا مەسەلا دەبێت یا جیاک خاوینە دایم قڕنەی لێە ئەو قڕنەیە خۆی دەگەینتە ئەو عیوانەی ینی ئەوەندە سەریعە خۆی دەگەینتە وچی خۆی گەیاندێ عیب نەبی بەو قالبی جێ هابرێن ڕوود بیتن پێوە دەنووسێت دوێ دەبیتە خینی دەمژی دەبیتە پند ئەوزا بەڵ دەبی ینی هەندی عیلاجی وشی عیوانەکەت شوت عوز ئێستا عوزمان ئێستا پێشان دەدەم عوزەکەی ئەو عشراتی بەناو قالبی ئەو عیوانەوەبی هەمووی دێتە خوارێ هەمووی دەمری عوزەکە لە چیە؟ ئەوانە کودرێ جیشتی ساڵێنە یان کاری ساڵێنە ئەو زۆر جا دەرێ کوردەواری دەرێتن گۆشتجیسک بە پراو ساواری خۆشە ئەوانە گۆشتیان تەڕە ئەوڕۆ لە گوندی مامچۆغان لەو شوێنێک کە لێنە لە هەر لاشی کودرێ ڕوودە سوڕێنی بزنە جیسکە کارە هەموو ئەو بابەتانە ئەوە ئێستا لە قۆناغی جیسچینە چکە کار ئەوەیە کە گچکەیە تازە لەدایک بووە بەڵام ئەوانە ماشەڵا گۆشت خۆرە بووینە ئەوە زیاتر بابرێن بزن ئی بزنی پێ دێنن بزنەگەل ئی مەڕی پێ دێنن مێگەل با ئەوەش برم ئی چێری بابرن ئی مانگای ئی چێری پێ دێنن گاڕان هەر یەکە و ناوچێت چکە ئێستا ئەگەر بزنبی پێ دێنن بزنەگەل یعنی کودرێک کۆمەڕک مەڕبی پێ دێنن مێگەل بەڵام لێرە زیاتر بزنیان هەیە لەبەرەوەی بەعکوم ناوچەکە ناوچەشی بەرز و نزمایە هەرەتی زۆرە بەرزایی زۆرە زیاتر ئەو جەوە ئێرە هەر خواداینە بزنەگەل لێ بەخێ بکەیت ئەوجا مەڕی کەمە بەڵام بزنی زۆرە خی گەورە بەرەکەت داریکە ئینشاءڵڵا لەبەرەوەی هەمیشە ئەمە گلەیەک دەکەین مەسەنە وەکو هەر تاکێک دەرێن ئەمە پشت بە بەربوومیان بەرهەمی ناوخۆی نابەستین سوپاس دەخوای کە ئەو نوع شوێنەی دەبینی دڵمان پێ خۆش دەبێ هەر کەسە کە بین دڵی پێ خۆش دەبکە خاوەنی بەربوومەشی جوانی ماشەڵڵا ئەلێرە ئەجەشتەشکە جوانتریشیە ئەلێرە کەسێک دەوێت مەسەنە حیوان بکڕێتن هەر ئەلێرە لێرە کودرێت دەگریتن و ئەلێرە فەعز دەکەن و سەر دەبڕن دەتانی بەخڕی گۆشتی ئەلێرە بکڕیت کوردی هەیە ماڕم با پێت برێم ئەوە هەمووی کوردیە بەس بۆ ئێستا ینی مەردان کەمتر ئێتمان بە مەڕی کوردی داتن کوردی بری کووە کوردی بابێنە بەرسێ بەرەکەم مەسەلەی کوردی ئێستا مەڕی عارەبی زۆر گەورە نابی بەڵێ مەڕی کوردی بەخۆی هەرچەند خزمەتی کەی گەورە دەبی بەرخەکەشی مەسەلەدا وچی پێرا دەکا ئەگە عارەبی 100 کیلۆبی ئەوە لەوانێ جار هەیە ئەگە زۆی ڕاگری هەتا 160 دەڕوە دەن ئالیشی زۆر دەخوا کابرا تویستە کابرا تو مەسروفی لە شتەکەت کرد بەس ئەو مەسروفەشە دەداتەوە عربی وەبزانام گورج و گۆڵتریشە لە ڕۆژنی عربی زووتر تێدەبی مەسروفیشی کەمترە بەسی عربیەکە بە زۆری بەڕە عربی ئەگەر لە سەتان دەمەڕت کوشتەوە ئەو دەمەڕە سپەرچی نییە هەمووی جەرگۆناوی یەکسەر سەرەتانی دەین لە ژۆری ئەنێمە لەوانێ قوربانیان بەخوای ئەگەر 50 مەڕی کوردی بکوژیەوە یەک جەرجی تێک نەچووە
بەس دەمەڕی عاربی بکوژەوە هەر دەمەڕی عاربی جەرجی تێک باشە مامەحمەد ئێستا یەک لەو کێشانەیە هەیە مەسەڵەن کە خەرچی گوندی دەدوێنی دەرێ کاکە گوندی ژوشی شار لاتە لەبەرەوەی هەموو سیم کرا هەر بابە عادە خۆی سیم دەکا و سنووری خۆی سیم دەکاتن یعنی کو دەرێ مەسافەی بەخێوکردن و لە وەرگا کەم بووە لێرەش ئەوە ئەو مشکلەیە ئەری وەڵڵی لێرەش برێت چیە مەسەلا عان لێرە ئەگە بێت و حکومەت ڕای نەگر بە بەو خودایی ئەتو یەک سێرت پێڕاناژیە ئەلەو گوندەی لە گوندی ئەلەو گوندەی ئەمە دەستخۆشی لە حکومەتەکەین ئەوها توندی کاو بەرزبەری نەدا ئەوە کو دەرێ خوا لەو قرار ڕای ئێستا ئەلێرە وەرە لوت مەسەلە بڕۆ هەتا ئاجۆمەران یعنی کابرا ئەگەر جێ خانێک خۆی نەبی بەڕاستی کابرا جێنێ لێدا بنیش هەمووی سیم کرێە مەوداکە کو دەرێ تەسکرات و سەسکرات و ئێستاان ئەمە ئەە ئەلێ ئەستەماشەکە بێرەدا بڕۆ مەسەر ئێستاوە هەموو سیمە ئەو سیمە تێڕێ ئەیوانەکە هێشتی تۆوە ینی هەموو سیم کرێ ئەزام شکارە گوتنی حکومەت باش بوو دەستخۆشی لە حکومەتەکەین ئیشەکانی بڕێک تند کرد و دەنا بەخۆی ئەلعان یعنی جێنە بووت پێدا بڕووی لەگ لەو گازانان گەڕێمە دائما مەردار زەنگوری لە ملی عیوان دێخێن ئەو زەنگور قڕقری تێ دێخێن ناو ژۆکەی تێ دێخێن ئەتو چیان تێ بەس زەنگورم لە ملی ئەو بزنە قوتەیە ئەو بزنە مسەیە ئەو بزنە سەک ملوێنێکە ئەو شاخیتە فەرقی زەنگور و قڕقر و ناوژۆکەی ئەو کارەژ ئیویە ئەو کارە ڕەشسپیا ئەو کار ڕش فەرقی زەنگور و قڕقری چیە بە قوران زەنگورەکە دەنجی خۆشتە زەنگور زەردەیە قڕقر بەرمیلە دەڕواتن دەڕوا دەنجی زەنگوری دەڕوا ئەو زەنگورەش برێ لوچیە مەسەر شەوی عیوانی ڕادەدەی ئەبینی مارە کشتە لەگەڵ تەقەتەقی لە پێشت بیان ئەو عیوانە دەڕوا لەسەر شوانەکەی شەوێ دەڕوا بەو زەنگورەی دەبینیوە لە چێن دەرێبی تەقەی دێ یەکسەر دەچی دەیبینی و ئەنی ئەو زەنگورە شتەشی زۆر جوانی شەیگا هەر نەبینی هێواران دێ و تەقەتەق دێ وە دەزانانی داخوا خۆشە ڕاست ژانی مەڕداری ژانێکی خۆشە ئەرێ وەڵڵا هەڵ بساغبی بەو خودای مەرداری برێ کووە یعنی خۆشی مەرداری ئەگەر نەفەرت هەبی یعنی بەروبوومی مەرداری لە هەموو شتێکی خێری زیاترە ڕاست بەس ئەگەر پێت بەخێو نەکرێ یعنی پێت بەخێو ناکرێ دەبی وازی لێبینی وە دوو ئاوەسەر تا دەستخۆشی تو مادەم عەزل لێ کو دەری مارەسەی عەزی خۆت وەڵڵا یەلعان ئەمن بەو خودای ئێستا ڕۆژێ ئەو دەمەڕانە بەرەدەم لەگە ئەو بزنانە دەچم لە چیای نەفکر لەوەی ناکەوێ برێ خۆیان بەس چاوت لە سەدەوی مەڕەکەیە درت ئەوەندە خۆشە یعنی ئەو مەڕەت فکر و خیار و خەمت لە ناو قالبی نێری مەڕ شتێکی زۆر بێخەمە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی هەموو مارێک دەبی مەڕێکی هەبی بزانە یعنی مەڕ بەرەکەتە لە کنەویش هەندە پیرۆز بووە ئەوە کەڕێ ئەوە کوڕیسە تەماشەکەی ئەوە کوڕە بەگوێ ئەوە کوڕە پیە ئەوە کوڕە بەش سۆرە ئەوە کوڕە بەش ڕەشە ئەوە قولەیە ئەوە کەڕە سپیە تەماشەکە هەر یەک ئەوە کوڕە ڕەشە ئەوە کوڕە کەویسارە ئەودا هەر یەک لە قەمەچی هەیە ڕاست نانا ماشەڵڵا مەحلومات باشە حەق خۆشتە لەبەرەوەی ئیشی خۆتە لەناو ئیشەکەی قەلب ساغبی و ئەمە لەبەرەوەی خەریکی بابرم عیوانەکانی با زیاتر کاتن نەگرین لەش ساغبی و ئینشاءڵڵا هەر بەرەکەتدار دەبی چاو ماچەکەم ئەگەر ئەزیەت و شێشابی زۆر و ئەمە داوا لێبردن دەکەین کە کودری کاتمان گرتی چاوت ماچەکەم پیاو لە دنیا دەبی بە هەموو شتێکی تەعاملی هەبیت چاوەکەی لە خۆشی لە ناخۆشی باوچین لە هەولێر ڕادەی چاوەکەی مەردارەکانیشمان کودری ئیشەکانیان ئاسان کردیە ئێستا ئەوانە دەبین ئەوانە کۆلی ئالیچە کاوجۆی لێرە دەن جاران پێشتر بە قوڕ و بلۆک و بەردوشتی دروست دەکرا بەڵام ئێستا ئاسانتر بە ئەو ئاسنە خاوێنترە هەر کاتەش بیانێت دەشۆن یەکێک کوونەشان لێ کردەوەی بابرن ئەو ئاو چرکا و شتەی بستە خوارێ ئەوانەشان لێ لەزدانە زۆر زار لە کوردەوەی یەک ئەگەر ناعجول بی دوولۆرتان دەرێن کاکەەوە ناعزمێ دەرێ بزنە ئەوە بزن عادەتی دەستە ناو ئاخوڕی
هەر چارپەی نە ئاخر دەچەقێنن لەوان کە شتێک داوزە ئاسنیان لێ دانایە لە ئەوی مەزال نەبی بستە ناوێ ئیشەکە ئاسانتر و خاوێنترە کۆلێکی ئاسان و نا شکانی دێ سواقدەوە و دووبارە چەمەتۆکەوە ئەوها خاوێنە و ڕێک پێکترە هاي 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 جه وربط تازه هاتو شوله تازه ها هم يدك ها ورد بزكاة بعد هادي كرة هادي خۆشەویستان لە گوندی مامچۆغان کە تەماشای گوندەکەی دەکەی گوندەکە کودرێ شێوەی وەکو منطقەی هەورامانە بەرز و نزمیە ئەگەر بەلایدا تێرە پەڕی ڕەنگە نەزانی سروشتە چوە جوانی هەیە بەڵام گوندەکە پڕ لە سروشتی جوانی خەڵکەچی دەست و دڵ کراوە ئەوانەی کە دوان دیتمان هەمویان کودرێ باز لە جوانی و لە سروشتی ئەو گوندەی دەکەن کە گوندەکە پێشتر لێرە نەبووە لە سەرەوەتر بووە دوای ڕوخاندن و تەرعیلکردنی ساڵانی سەردەمی ڕۆژێمی گۆڕ بە گۆڕ جارشکە ئەلێرە دووبارە بنیاتیان ناتەوە ینی خۆشەویستی لە بۆ خاک و نیشتمان و گوندەکان وی کردیا دووبارە ئاوەدام کەنەوە بەڵام ئەو جارە لەسەر جادەی ڕئیسی یعنی چەند دقەق لە هەولێری دوورە بەڵام یەک لەو گوندانەیە کو دەرێت سروشت خۆی لە دەست نەدایە بە شێوە هەرکەوتەکەی وی کردیا گوندەچی جوان بیتن ئەمە ئەوڕۆ بەردەوام دەبین لە مامچۆغان با بزانین زیاتر دەمانێت ئاوێتە بین لەگەڵ خەرچی ئەو گوندەی با بزانین بەس خەریکن ئیشکاری ڕۆژانەیە خۆشەویستان هەروەکو پێشتر ئاماژەمان پێدا کە گوتمان سەردانی مامزەفەری دەکەین مامزەفەر پیاوێکی قسە خۆش و بە کودرێ بە زۆرداری ئیزمان لێوەگرتێکە شمشار زۆرێکی باشە کەمەک شمشارمان لێ بدا ئەگەر چی گوتی ناتانم و لێ نادەم بە زەما کودرێ ناچارمان کرد لەبە درێمە دری نەشکانی مالی ئەوە مامۆستاش گوتی خوار زەما بە میوانداری هاتیە مامۆستا سڵاو لێبێ سلاوی خوا گەورە لە ئێوەش بێ یاخوا بە خێر بن سەر چاوان سەرەتا بە خێراتنی کەناڵی دیمەنەکەین لۆ گوندی مامچۆغانان و ئێمە هەر ئێوە و منیش لێرە هەمومان ئەلحەمدولیلا خۆمان بە خاوەنی ئەو گوندێ زانین وەکو میوان تەسەڕوف ناکەن چونکە ئەو گوندە پێکات ئەم لە ماڵە خاڵ و خزم و کەس و کار و دۆستی ئێمە ئەلحەمدولیلا پێکەوە ژیانێکی باشێ لەو گوندەی خەڵکەکەی خەڵکەکی کاسبکارە مەشغوڵە بە ئیشی فەلاحەتی و ئاژەڵداری و ئەوانە و خاریش هەمی شەر شایادێکم لەلێیان باپیریشم مامۆسمان بە ڕەحمەت بی ئەویش هەرشم شاربێژ بوو یعنی کودرێ بارەکەی قڕستر ینی مەزای ئەوی ماخۆلی زەمادەم باپیر شمشاربێژ بی دەبی خاریش کە کوڕی بێ ئەویش شمشاربێژە باشە مامۆستا زۆر قسەکەی دەرێن خوارزا دەستنەوە سەخاران ئەگەتی باپیر شمشار ژەمبی و خارشی شمشاری بزانیتن ئەتبە خۆت لەبەر مامۆستای ئاینی لێ نادەیان نازانی وڵای ئەم شمشارم پێشتەچی ڕەوایە ینی لە مۆسیقا و لە هەموو شتێکی بە ڕەواتر ئەزانم شمشار شتێکی ینی هیچ ئەوەی تێدا نیە وەکو دین ینی شتێکی فۆلکلۆری و جوانیشە ڕاستە مامۆستا دائیمەن منداڵ زۆر دڵخۆشە ئێستا بەخۆمە بوو کە دەچمەوە مارە خارم بەسەریان زۆر دڵم خۆشە بوو کە دێ ئەو گوندە دوێ مارە خارت کو دەرێت چ هەستەکەت هەیە ئێستامشوە هەستەکەم هەر لەو گوندەی لە دایک بوون چونشی شوێن لە دایکبوونی داکمە داچیش ئینسان و خارم زەفەر خاری گەورەمە سێ چوار خاری دیکەش ومەخە زائیدەن مارە خارەکانی داکم و ئەوانم هەر دانیشتووی ئەو گوندەینە ئیمامی و خەتیبی ئەو گوندەی مامۆستا مەلای ئیدریس شار ئامۆزامە و بە حکمی مەلایەتی و ئەوانە کەتە لە مارە خارەکان
والحمد لله وقند بيكات يلا دوتسين يعني بابلم زياتر بالباسو وهروا شيخ مموندي شيخ محمود بله اوی دیکش لایده کتینی بریم بابلم خوش ناون معلش خوش ناوی دو مارو آنم مام صارو اوانش به حکمی وی اوانش هر استادانشتی و گندینا لگ ماری دیکش تیدا مامۆستا هەمیشە گلەیەکێ دەرن ئێستا مەسەڵەن ئینسان کودە نەفسیە لە گوندان هەر کەسە و ئیش لۆ خۆی دەکاتن بەڵام ئەوی ئەلێ لە جێم و دڵخۆشم کە لە گوندی مامچۆقان گوتیان ئێستاش کودەێ ئەو ڕۆحی تەعاون و هەرەوەزیە مایە لێدا ینی کە ئیشێک دەکەن مەڕ لە دەرماندانەکە شتەکە کودەر هەرەوەزی هاریکاریەک دەکەن بەێ الحەمدلله ما خی گەورار بەخۆی لە قورآن پیرۆزە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله يتقاكم خاي قوري إنساني كالبجارديا باتين سين وبول وعشيرة دقاري همو لبو يكتر ناسينا إيرش الحمد لله همو يان بيكا ومشغولي كسابة وإيشو كارن وأوي تريش باس تعاوني تكر تعاونيش خاي قورا فرمي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان یارمەتی یەکدی بدەن دائیمەن لەسەر ئیشی چاکە لەسەر ئیشی خێر و یارمەتی یەکتری مەدەن لەسەر خراپە و گونا و کاری نابەجێ مامۆستا کودرە شایدی لەسەر خارتدا کە تکرارت کردەوە سەلمان بکە کە خارت کودرە شمشارژانێکی باشە دەزانین شمشار دێدا و ئەتوش مامۆستا ئاینی قەسیدەی شعری شتێکی خۆش ئەگەر لەو مامرێ ممنون دەبین والله زۆریارە خاری شاد لەسم لەگو کە دەنج خۆشە ئەوش ئەوە خۆیت ئەوە کردو کوبرەی ئەنی شتەکەی لەسەر بەمەداگۆ تۆرە بە تۆرە قازانجی زۆرە بەسە من بەڕاست کاک سەرکار تەقریبەی نێزیکە یەک مانگە ئەو پەتەیام گرتیا ئەو پەتەیاشم گرتیا پێشی خود بم تەقریبەی نیو سعات 20 دقە تێ ئەپەڕی زیاتر کە ئەو پەتەیام گرت دوو خود بەکەم 13 دقە بێ 16 دقە ئەمە گۆڵا خەرگە دوایەکەن هەر نەخۆش بی و بە خود بە کورد بی خاچی ئێستار ماشەڵا مەشغوڵی ئیش و کەسابەتە عزیزە وتاری کورت و ئەوەیە زانم شەر بە کورتی ئەمرەکەم لە خزمەت جەنابتاندا والله خزمەت لەمەوە شتێکی خۆش بی لە بۆ مۆ لە بینەران ئەگەر بەخۆت بزانت چ دەزانی پێ باشە مادەما تازە خارج تاکید کردەوە زەدەبی خارج بجێت و مەولایسەی لە کولۆریم تۆ دائیمەن وا کە لە مەجلیسا مەولایسە ئەمە خارج بوردی سەر زمان مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي قولي باغي دلم تقول من بولم لبو سبوري دلم خندابك بارزا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مام زفر أو ما كيف بدي أتوكوي وزعت كوا زور باش زور پێشەشی بەخێراتش گەرمتانێکم زۆر بەخێرێن سەر و سەر چاوم زۆر بەخێرێن بەڕاستی گەورەتان کردین ئەگا جەنابتان لۆ لای ئێمە هات زۆر بەخێرێن سەر و سەر چاوم ئەمەش زۆر خۆشحاڵن ئەمە بەرنامەکەمان بەناوی ئاواییە زۆر لە کەناڵ دیمەن کە ئێرەمە هەربژاردە یەکیش لەو جیانێک کە لە خوارێ باسێک وتە مام زەفەر پیاوەش قسە خۆش گوتمان با بچنەکەنی قسە خۆشمان لۆ بکاتن ڕۆژانە بەچ خەریکی مام یاخۆ بەخێرێن سەر و سەر وەڵڵی ڕۆژانە ئەم لە تاکو ئێستا داوامی پێشمەرگایەتیمە بووە قەلب ساغویت تا ئێستا بەردەوام لەسەر خەباتی پێشمەرگایەتی ئێستا ڕۆکوام لە مارێ ما وردەوردا
دراسي هذا باخسه وشتمها سميها باخسە و شتتەنە. بله بله لازم خليش ناو باخسه مو لو خم فيو خافرين نكو يشو كاري وانا كم برام خو فيو خافرين چ تێ لە باخسم والله وكو هنزيرة هنارة ميوة وشتانية یعنی وەت کرد بە کوردەکەی وەختی ترێ و هەنزیران بینەوە. لا خزمت دام هر كاتي دين ماري خوتان زور بخير سرسا عزیزی سەلامەت بیشله ئەجە مام زەفەر و کو دەرێ برادەرەکەم گوتی مامۆستایش عینی هاتەمامە گوت مامۆستای زۆر قسە خۆش بوو گوتی ئەمە سەو زەمان هینەوە ماستا و ماهینە ئامای و سفرمەدان گوتی کا کوڕمەرەوەرە گوت پارچەرم و شەو کوڕم گوتی کوڕم ئەساسەکەی بینە وازە سەو زەمەوەزان بینە یعنی مەبەستی برنج گۆشتەکە بوو بله بله ئەمە لە خۆشەی شمشارەکەی زەلمە هەلە شمشارەکەیە بالقرآن مش بدرج شو هانيمة برام لوخم دبي لما على زعل هي لما على لوخم خوفي وخافي ده أنا مش بدرج بيج شو هانيمة خوارزە شایدی لە سەدای گوتی شمشارەی باشە لبدري نقوش تشهر دريم إن شاء الله دەستەکات خۆش زول بخير صار ساعة خۆشەویستان هەر لە مامچۆغان لە گوندی مامچۆغان پرسیارمان کرد گوتیان ماری موختاری لەسە گردیە هەرچەندە بەرزایەشی ڕچە ئەوها بێ ئەمەن لیاقەم فول دەبیتن ئەوها بەو هەورازن شێوێ بەسەکەون بەڵام ئەمە کۆڕ نادەین دەچینەکەن موختاریش دوو قسەشی لەگە دەکەین با بزانین
وەزعی کووە ئیشکاری ئەو گوندەی کو دەڕوا جەنابیان بە چ خەریکە لەگەڵمان. کاک فەرات سلااوت لێبێ سلااو لەم گۆبی گەورەنە زۆر بەڕێز ئەمە ئەوڕۆ میێوانی مەمچۆغاینە یاخۆ بەخێر لە خوارش پرسیارمەکە گوتان کاک فەرات مختاری گوندیە بەخێر بێت سەرچاوم لە ماشەڵە جێکەشت خۆشە جێەکە چکە برندە ئەمە خۆ مامچۆغان بەرزونیزمی زۆر ئەرێوەڵا هەموو بەرزونیزمیە جێەکەی توش لەمیان برنتە بەرێ خۆش ئەرێوەڵا ئیشکای ڕۆژانتان بە چ خەریکەن چ دەکەن بە خودایی ئەوجا سەرەتا زۆر بەخێر بێن سەرچاوان ئێمەتان بەسەر کردەوە ئەو ڕۆهاتینە میوانی مەبووینە ئێمەش لە خزمەتی گۆدانیا مەمنونە یاخۆ بەخێر بێن ئەمە ڕۆژانە وەڵی خەرچی گوندی زۆرینەی یعنی بە فەلاعەتی و مەڕ و مەرداری و هەیە داوامیشی هەیە مەسەرەن وەکوون مونە ئاساشەیە خود پێشمەرگەیە یان حملەیە یان شتی ئیششکە دەکاتن ئەوجا خەرکە هەموو خزم و کەسیەک دینە هەندێک ماری ئەوەمان لە ناون مەسەرەن خەرچی هێرنینە و لە بیدایەتەوە نێبەرانەوانش فەقیر ئینسانی چاکردن ینی بەڕێزن ئەوجا لێرەدا یعنی گوند ئەمن کاتی خۆش لە بەرنامەی سیماۆل بەشداریم کردیە ینی دەرێ تەعاملکردن لەگەر یەکتر و وەختی ئەوە کۆریەکان لێرە بوون وڵات چمە وڵاتی کۆریاش ئەوەن قازانت کرد دەرێن تەعامل لەگەر یەکترکردن یعنی هاوکاری یەکترکردن ئەڵام بۆ نمونە ئەمنەگە ئێرە پێمە ڕە بکەم ئەگەم بەتەنەبی شێرمۆلەوانێ بەماگە چ پێم تەواو نەبی ئەگەر بە پێمە ڕێوی ئەدەگە هەر خەرشی گوندی هەر یەکە و نەفرەك بێتن کوڕ بە دانە ڕۆژی لە گۆڕی هەردەگرین و تاوا دەبی و خلاص دەبیتن دەڕاست ئەرێ وڵی دەزانی ژیان بەوێ خۆشە ڕوئی هاوکاری هەبیتن بەرێەوە یارمەدان هەبیتن لە خوارش باسی ئەومان کرد ئێستا مەسەن قەدیم شار بوو گوندگوون ئێستا مشکلە ئەوەیە ینی زۆر ئەو گلێ خەرچی دەشتێش گوندیش حەز دەقا و شاری بژدون لە ئیش نەکا و بەقایان بیان و بەقتی خۆداوشێنی ئەمن ئێستا ئەو بەرنامەم زۆر لە زار لە مەدرری سوشتیوا باز دەکەم دەرێم حەقوانیە خەرچی گوندی خۆی والێ بکە مەسەن لۆن بوونە ئێستا ئەمن پێشترێ هەمارمان لەو گوندەیە سەرێ بوو ئەمە سێ چامار بووینە لە مسافەی سەری یعنی ئەگەر ڕۆژانە لۆ ئەو ئاقارێ بڕۆژ بامە دو ساعت سێ ساعتان بە پێیان بڕۆژ بامە جێم لێ نەبوو ئێستا وەی لە هااتێ ینی چی ئەتوو معدل بە سیارەی دەگەڕێ یعنی ئەوەندە ئینسان ئەوەندە تەمبەر بووە لەوانەیە هەتا ناو گوندی مزگەفتی جمعی دەستێن مزگەفتی دەبی سواری سڵفەچین سارێ بە سیارە بچینە مزگەفتی ینی کاکە لۆ ئەتوو یەک ئەو بەرنامەی گوندی هەر وەکو جاران ئینسان وەک گوند بە دەردی جەنابەت دەرێ گوند بی و شار بی و مجەمع بی و ئەمن وەڵی ئێستا بە فکرم دەیمە مارمان لەو گوندی سەرێ بووە یەک تەرەکتەر لە گوندی هەبوو ئی خزمەتی بوو ئەمە ئەگەر یەکێک ئیشێک هەبایە سبەینا سوارێ و تەرەکتەری دەبووینە جیان دەچوینە کەس نەزانی یان دەچوینە هەولێرێ یعنی وەکو پێویستیش ئەمە ئەو ئیمکانەتە ئێستا هەیە ئەو کاتی نەبوو بە خۆڵوانێ ئاگداربی بەخۆیان بە فکرم دەیاوچ ئەو گەنجەی بوو یعنی گچکەتریش بووم دەچمە سەفی 5-6وانە بوو تەلەبە بوو دەمگوت بزانە مەسەرەن یعنی ئەو فکرت لە مێشتی نەبوو ئێستا وەکو ئێستا کابرا ئەو هەموو ئیمکانەت و ئەو هەموو داهاتە هەیە ئەو هەموو وەزع هەیە دری مرتعنیە هەر دەرێتن بابێ و ئیدی حەزی لێیە زیاتر هەبی و زیاتر دەورەمەندبی ئەگە ناکاکات و یعنی وەکو ساڵانی ڕابرد و بیر بکەیەوە دەبی برێ کاکە ئەمن کابرایەک بوومە کە ئەوە خوای گەورە ئەمنی هینایتە سەر دنیا هیچم نەبووە ئەو ڕۆژ خوای گەورە ئەو هەموو مار و سەروەت و سامان و ئیمکانات و خۆشی و ناز و نعمەتە ئەو ناز و نعمەتە چاکەی دایتەمە یعنی ئەمە دەبرێن خۆیان زۆر شکر الحەمدولله یعنی بەڕاستی دەبی شکرانەی خوای بکەین کاک فەرات دەنجی قەلیدی عەلەشی دێت بەرێ وەڵا ئەو عەلەشانە وەڵای ئەو عەلەشانە ئیمە هۆڵندینە و قازمانەیە و پێشتر حیوانشتمان زۆرە بەخیومان دەکرد بەس وەڵای ئەوە ئێستا هەدبەر دەدی ئەوەی گوتی کو جەنابەت دەرەی شاربی و مندارەکان وردە دەستیان لەوەی شاوەڵ ئەمە ناسی نەکەن عیوانی و هەر دەرێم کاکە لە خۆتان ئێستا گەلێک زار دەرێم ئێستاش هەتاز بۆ بگەڕێنەوە لە خۆتان هەندێک عیوانی پیاکەن و بزنەکە عیوانی باشترە نەوەکو بەبێشی دانیشن و چاوتان لە معاش بی و چاوتان لە کاسبیەکی برێن وەڵا ئەو ڕۆ بەڕاستی ئەتو ئەگە لە گوندی بی یان فەلاعەتێکی بکەی بە تەواوی فەلاعبی یان مەڕداربی مەڕداریشی بە تەواوی بکەی یاخود ئەگەر پێشمەرگەی هەر شتێکی داوامەکەت هەیە
ئیش خۆت بە ڕێک و پێچی بکەی باشە ینی هەموو کاتێک مان فەراد دیختارێک دێگۆ کاکە دێگۆ خۆشوانی ئێستا شوان نینە دەیگۆ لە دیار مەڕێ دەگۆ لایوی دەکاتەوە دەگۆ ئایفۆن لە بێرە خۆنە شوانە پێشتر شمشار لە پشتی و دەبا شمشار بزانێت ڕاستە ئێستا ئەوانش دێگۆ والله ڕاست دەکا وڵی پێشان ئەرێ وڵا شوان ئەم بەفکرم دێتن شمشارەشی دەبە پشتی بوو فەقیرەی گۆپارەشی بوو کراوەشی لەسەری بوو بەسلێ هاوینێ لە بە ئەو چرخەی ڕۆژی ئەو ڕۆماشەڵە ئێستا هەموو شتێک پێشکەوتووە یعنی لەوانەیە هەتا عەدەکی معدەلیش لەکن نەبیتن یعنی لەوانەیە لەگەری بەدرکەن لەوانەیە ئیتکە هەبی بستەکنی لەگەری کاک فەراد شوان کردە ئەرێوە شوانی خۆت بەری دائما ئەوانە تازم خۆش بەس ئەوان شوان بوون شتی خۆشان دەزانی برێن یان شمشار و ئەو بابەتە بەری ڕاست ئەتوو والله ئەمن شارم لێ نەدەیە بەخۆم برێم ئەو شتانم بەکار نینەیە بەس برایەکەم هەبوو ئەو پێشتر پێشی من ئەو زۆر دەستەکە ئەیوانی یاغر بستن قەلەکان بزانین ئەو زۆر هەمزارێ بەرنامەی شار و شتوای هەبوو لێ دەداوە لێرە داری زیاتر ستان چاندیان زیاتر دار ئێستا ئەوها ئەو ڕێزە هەموو توانە عتووەکە ئەوە بەڕشەیە ئەوە دێتە خوارێ ئەوش تو قەسپەیە زارە پێڕانەگەێت تو قەسپە گەورەترا ئەوە تو قەسپە ئەوەندە گەورەیە ئەو توە ڕیشەیە تەماشا ئەو چی مۆزی هات ئەوەی پێدەرێن ڕاستە ئەوەش هەرمیە ئەوە هەتا پایزان یعنی بەفریش دەکەویتن ئەو هەرمی هەپێوە دەمینی هەرمێکی ئەوەندە گەورە ڕقە تاغیر تاخیر دەبیتن باشە ئەویشمانتاندیە و هەنجیرە و هەنارە و کەنجی وەختی شێران و خایانکردنەوە ئۆشتانتی بەخدای ئێستا ئەو سار ماشەڵە لەخوای بە زیادی ئەو سار هەر باران بۆ یعنی مەجای هیچ شینە دایانارمێ ئێستا گەرعان ئەوانە بادا ئێرەم هەموو دەکردە شینایی یعنی بیبەر و تەماتۆشتم لێ دسان ئەوزا ئێستا وەختیتی یعنی دەبا زووتریش بساندرا بایە ینی بمان شێرا با و ئەوانەمان پێمەڕە کرد باە و خاوینمان کردباوە لەگەر ئاوێ کوونە وڵی لەخوای بە زیادی بی باشە ئەرێ وڵا باش مامچۆغان بابرێن کانی و کارێزوش چی هەیە مامچۆغان پێشترێ ئەمن گچکە بووی مەهالێرە لەو کەندەی لەو لای مزگەفتی لەکن ئێرە مارە عمەری کانێکی لێبوو ناوگوندی یعنی ئەم بەفکرم دێ ئەمە لەوێ لەو کانی ئاومان دەخواردەوە دەیان هینا بە تەنەکە و بە شتوا دەیان هینا ئەوی لە دوایی پاشی هەینێدا برێم ئەمە بیرێک منە زەمەی فاوە لێرە لێدا ئاوەکە بیرەکە سەفعی بوو واللهی ئەو کاتی حیوانش زۆر بوو لێ حیوانمان لێ ئاو دەدا پاشینێ ئاوی کەم بوو بیرشکەمان لە خواری لێدا قەدیمیش گوندەکەی مەچکول لە سەرێ بوو ها تقریبا 2 کیلۆمتر لە خوارش باسان کوب هاتە ئێرە گوندا ئەما کاتی خۆی ئەم بەفکرم دێ ئەو کوڕێ بووم ئەوها گچکە بووم هەشتاهشتوانە حکوومەتی بەعز دوجار ئەو خانیانەمەی ڕوخان سوستانی شۆفەر لێدا بەسەرمەیدا ئەوە کردە ئیدی ئەمە تەرعیل کراینەوە بوو هەر چوینە کەس نەزانی و لەم جەمەعی کەس زانی بووین هەتا وەکو لەو ئاخیری ئەو سارانەی نهۆتەکە پاش ئەوەی برێن پاژین تفازینەوە برێن ئەوەی نهۆتویەکوانە پاش ڕاپەڕێن ئەوە دوای وردە ئاوادانمان کردەوە و هاتینەوە هەوڵی وەڵا هەر دوسێ مارێ خارم و مارێ بابم و مارێ مام عاجی و مارێ مام قادر و ئەوان دەگە مارێمان پیرۆی ئەو سێ سەمارە بوون لێرە بوون لە گوندی بوون دووبارە کودی بنیاتانەوە ئەرێ وڵا دووبارە دامان مەزداندەوە و ئیدی ئەلعانیش ماشەڵا لێبی ینی بزانە گوندەکە ئاوادانە و ئەی مارەشی زۆر کاک فەرهاد مامچۆغان بابرن خزم کەسی یەکن یان کەسی لای دێشتیدا بەخوای لای دەی تێدایە هەوشی بە جەنابتم گوت بەس ئەمە دوو بەرە باب لێرەینا ینی شێخ مەموندی و برباس ئەوانیش حەلە بیدایەتی یعنی باب و باپیرانی ئەمە مەسەرەن مام عازی برایم هەبوو خزمەشیمە بوو ئەو ڕیشسپی برباسان بوو هەردیوە خانیش هەبوو مارن لەسەرێ بوو لە گوندی لەسەرێ بوون ئەو برا گەورە بوو لە دوایش مام عازی ئەحمەد ئەو شێخ مەموندی بوو ینی ئیدی لەو ئەوەی ئەوها هەتا ئێستا هاتیە مەسەرەن ئیدی مارەکان فراوان بوون و ئێستا بەرە بابی مارێ مام عازی ئەو کاتی مارە مام عازی مارەك بۆ ئێستا دەپازە بیسی مارە لەقی لێ بوویتەوە لەقی ناوی گوندەکەی لە چاتێ مامچۆغان واللهی مامچۆغان ئەمە هەموو جارێ دەیانگۆ کەلیمەشی تورکیا دەیانگۆ کەلیمەشی تورکیا بەخۆش ئەو ئاقارانە دەرێنی کاتی خۆی ئەحمەد عەمەدەمینی بووە ینی هەبووە لێرە لە سنووری ئەو سنووری
ئێستا ماری ئاوی بە دوودانە هاتیە برێ لێ ماڕگرتەوە برێ هەمە تەنی خۆتان هەیت ولدا شتێکتان لە پێیانەوە برێکاکان گۆ ئاقاریم بەجی بێرن ئەوەی منە ئەوزا کەلیمەکە کەلیمەشی تورکیە و لە ئەوەی ڕاتیە و گوتان کات خۆی زمانی حکوومەتی عراقی مافرات گوتان کابرا چانگر لێدە گوتی کاکە لۆ لێم دەدەن گوتیان کاکە ئەت بەخۆت گوتی تێکۆشەرم والله قسەیت مادام تێ کورە گوتی کاکە ئەنگۆ هەم قالبتان شکە هەم قالبتان شینمۆ کردم کاکە والله ئەم گوتم تێکۆشەرم یعنی تێدەکوشم دەخۆم مەرەقم تێکوشەیە نەک تێکۆشەر بوو کاکشەوانش گوتم داوام دەکەم زانی بابرێن ئیشی بابرێن داوامی ئەمنی و شتانەیە قالب ساغبی گرنگەوە ئیسان ئیشش هەبیتن چکە دەرێ ئەو کەسەی ئیش دەکاتن ئیشکەرەی خۆتی خۆشەویستی خەڵکی بە بەراژ نیان گوتیە گەنجەشی قۆز و شیکە ماشەڵڵا وەختی ئەوەی هاتێ ژن لە بینی بەس ئەو مایە ئەویش تقریبان وڵا لەسەری کردی تەنگاوی کردی لەگەوە گۆتنەکەی باریکە پێکەن نشی هات و تەلەفۆنش هەر خێر بیتن ئەگە بابل لێرە نەبە پرسیارم لێ دەکردی بزانم هیچی دیاری کردیان نەبەس مادەم بابل لێرەیە لەگە با مۆشی برادرانە ئەوە زۆر خۆشە ئەوە زۆر خۆشە ینی کوڕ بە تایبەتی مەسەن باب دەبی هەوڵداتن لە پاش کودەری قۆنا گەرزەکانی تێپەڕان هاوڕێ بن ئینشاءالله تەمەند درێژ دەبن خی گەورە ئەو پونگە مافەراتدا من پونک یەک لەو بابرێن گژوو ژیانەیە لۆلایەن تەندروستیش باشە بە تایبەتی لە بۆ نەخۆشی مەحیدەی بۆ گەدەی ڤایرۆس شتانە بخۆی شتێک چاک کاک فەرهاد هەر وچی و گوتی با بەدەم چای خواردنی عەسرەوە با سێ قسانی تکە بکەین جەنابەت ماشەڵڵا کودری زانیاریش باشتە بوو ئەلێرە زیاتر چی دەچیندرێتن مەسەڵەن زەوی ئێرە زیاتر گەرم و جۆش لێیان بەرەستانە نۆکە جوانە ئەمە ئێستا لۆنمونە جۆمان چاندیە گەرممان چاندیە ئێستا دەبایە ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو باە مەسەرن باران شتواکەم با دەبا ئێستا لەمێژە بیستانیشمان چاند با بەزەوە قرارە لەو ڕۆژانە بیستانی دەچینین بیستان تاخیر نییە بەخوای نارم لەبەر بارانی ئەگەر بیستان یەک بارانی دەوێتن یەک بارانی پێ بکەوی ئیدی تەواو هیچی ناوێتن ئەس بەخۆی شین دەبیت و ماشەڵا تەماشا دەکەی ئەو بڕکە بە چلەی هاوینێ ئەوەندە تەڕ و جوان و ئەوە ئیلادەی خوای ئەو هایە ئەگە ناوەڵا ئێستا مەسەرەن دەبا ئێستا بیستان بچاندرا بە یعنی گەڕاستی دەوێت تاخیرە زوونیە تاخیرە ئەرێ وڵا برێن زیاتر گەنمە جۆیە دەچینین وڵا نۆچیش دەچینین ئەوە یەکێکە بەس وەکو ساڵانی ڕابردوونیە پێشان ئەم بە فکرم دێتن ماشەڵا یعنی گوندەکە هەموو مارەکان هەموو نۆچان دەچان ئەدا هەرەوە زمان لەگە یەکتر دەکرد دەمان دووریەوە و هەر ڕۆژێ نەفرق دەسوهاری یەکەچی و بە جوانی دەمان دووریەوە یارمەتی یەکترمان لەسەر نۆچیش قسەکەیە گەفرات دەرێ لۆقان باوێ نۆکان باوێ مەسەلە چێ یعنی نۆک نابی بۆڕ بیتن دەرێ لۆقان باوێ یعنی شەقای بە ئەجە نوێشتەکەی نۆک دەبی ئەرێ وڵا زۆر بە تەنچی ئەوەی بکەیت تۆی دەیویسینی بیستان دزان تۆ دەی ئەرێ وڵا من هە بە خۆم تۆ دەدەم بیستان چکە بڕی ئیسعازت تۆ دەزانم زۆر کەسەی خۆل لەگە تێکە دەکەلۆی ئەوەما ئەگەر مەسەنە ئێستالۆن مونە تاخیر بووە بیستانەکەی لە بە ئاوێ دەکەین ڕۆژێک دوان ڕۆژێک دوو ڕۆژان لە بە ئاوێ دەکەین هەتاوەکو بڕێک ئەوە دەبیتن دوایش ئەوەی دەکەین لەگە خۆری تێکە دەکەین وەدا هەیە لەسەر خەرماشەکەی دادەنیشی بەرداداتەوە دنێک دنکۆ هەیە لە پێش ئەوەی تەرەکتەری ئەو لاتی لێت دازاگە جێی زۆربی لاتی لێت دەین و ئەمە ئیدی تۆ دەدەین و تەرەکتەرژ لە دوو دەچێری و هاوینانیش ئەگە وەختی هاوینێ میوان بوون لۆ کاتی گندۆرێ ئەوە لە خزمەت و دای ئیشاڵاجێ لە جاتی عسرە چاەکەی عسرە گندۆرش دەخۆ ئەزا مەسەلەی پێشینانی شەیە دەرێ هەتا گندۆر بوو خزم گەلک زۆر بوو گندۆر هاتە بڕانێ خزمیش هاتە قڕانێ ئیشاڵە ئەو کاتی سەرتان لێت دێنەوە ئیشاڵە بە خێر بێن سەر چاوم لە خزمەت ئاوادان
خۆشەویستان هەروەکو لە سەرەتای بەرنمەکە باسمان کرد کە لە هەموو حەڵقەیەکی بەرنمەکە بەرنمەی ئاوایی هەر جارێ کەلوپەلێکی فۆلکلۆری کە لە جاران و لە ئێستاش بەکاردێتن بە ئێوە ئاشنا دەکەین لە بۆ ئەو جارە حەز دەکەین ناوی ئەو شتە لە کۆمێت بنووسن ئەوانەی کۆمێت دەکەن بێگومان دەبنە خاوەن خەڵات ئەو ئامێرە ئەو کەرستەیە لە ڕابردوو لە ئێستاش بەتابەتی ئەوانەی خاوەن بابرن ئاژەڵ بن خاوەن حیوان بن لە گوندەکان جیای پێدەدورن بەو شێوەیە ئەوجە ناوی ئەوەی چیە لە کۆمێت لۆمان بنووسن بێگومان خاوەنی کۆمێت دەبێتە خاوەن خەڵات بەرنامەی ئەو جارە بە کۆتا هات کە لە گوندی مامچۆغان بووین بەرنامەی ئاوەی ئەم جارە میوان بووین لە گوندی مامچۆغان هیوادارن لە دیمەنە جوانەکانی مامچۆغان ئێوەمان بێبەش نەکردی بەرنامەی ئەو جارە بە کۆتا هات تا بەرنامەیەشتر و تا ئاوایەشتر بەخواتان دەسوێرم خواتان لەگەر